بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە حەڵقەیەکی تر لە بەرنامەی توێشووی ڕوح بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم کە خوای پەروەردگار ئەو حەڵقەیەش بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قورسکە، عاقیبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکات یا رب العالمین. هاتینە سەر ئادابی دوعا. براشیرنەکانی خۆ تەماشە دەکەین خوای پەروەردگار تەبارەک و تەعالە هەر عیبادەتێکی کە واجب کردبێ لەسەر عەبد و بەندەکانی خۆی هەندێک مقدمات و ئاداب و شەرت و شروتی بۆ داناون بۆ هەم قبولکردنی ئەو عیبادەتەی و هەم بۆ جوان ئەداکردن و جێبەجێکردنی ئەو عیبادەتە. چۆن نوێژ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بۆ نوێژ کۆمەڵەشتێکی داناون، مقدماتێکی داناون. پیاو دەبێ دەست و نوێژی هەبێ، دەبێ جلوبەرجی خاوێن بێ و دەبێ کاتی نوێژ هاتە بێ و دەبێ ڕوو لە قیبلەی بکاتن، دەبێ تەکبیرەی ئیحرام بکاتن. ئەوانە هەمووی مقدماتی نوێژن. ئەوجا نوێژ خوای گەورە تەبارەک و تەعالە قبولی دەکاتن و خوای پەروەردگار وەری دەگرێتن. ڕۆژوش بە هەمان شێوە، زەکاتیش بە هەمان شێوە، حەجیش بە هەمان شێوە. دوعاش وەکو گوتمان لە دەرسی ڕابردوو، دوعا عیبادەتە، خواپەرستیە کە خواپەرستی و عیبادەتە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو خواپەرستی و عیبادەتە بە پێغەمبەریدا عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵە ئاداب و کۆمەڵە شەرت و شروتێکی بۆ داناوین بۆی کە ئینسانی ئیماندار پێیوە پابەند بێ بۆ ئەوەی کە بگاتە هەدەفی خۆی. دوعا چییە؟ دوعا بۆ چیە؟ بۆیە کە تو بگێ ئامانجەکانی خۆت، بگێ ئەو ئامانجانەی کە مەطلوبن، ئەو ئامانجانەی کە داواکراون، خوا بۆت بکات تەبارەک و تەعالە. ئێکەواتە دەبێ بزانی چۆن بە شێوەیەکی تۆکمە و تەندروست و باش دەگەی ئەو ئاواتانەی خۆت، ئەو ئامانجانەی خۆت جێبەجێکەی. لەبەرەوە عولەما ڕەحمەتی خۆیان لێبێ کۆمەڵە ئادابێکیان داناوە. جارێ یەکەم شت ئینسان دەبێ کو تەشبیه نەبێ، کابرا دەچێتە ڕاو لە کەمیندا دەبێت تاوەکو ڕاوی نێچیرەکەی خۆی بکاتن. ئینسان دەبێ لە کەمین دابێتن بۆ ئەو کاتە پیرۆزانەی کە ئەو کاتە گرنگ و ئەو کاتە مبارەکانەی کە لە لای خوای پەروەردگار پیرۆز و مبارەکن. ئەو کاتانە کە هاتن نابێ ئینسان بە سووک و ئاسانی لە دەستیان داتن. وەکو ڕۆژی عەرەفە، با لە حەجێش نەبین، گەورەترین ڕۆژە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. خوای پەروەردگار ئەم ڕۆژە دێتە ئاسمانی دنیا، بە مەلایکەتان دەفەرمێ تەماشای عەبد و بەندەکانی من کەن. ئەو ڕۆژە لە ماڵەوە بی، لە دووکان بی، لە هەر شوێنێک بی، ئەم ڕۆژە تەرخانکە بۆ دوعاکردن. زۆر لە خوا بپاڕێەوە، زۆر داوا لە خوا بکە. ئەوجا مانجی ڕەمەزان لە 12 مانگ، مانجی ڕەمەزان مانجی عیبادەت و خواپەرستی و دوعا و بەتایبەتیش ئینسان کە ماعیدەی خاڵی دەبێت و برسی دەبێت و ینی مانجێک بەردەوام دەبێ، بەڕاستی ئەتوانم بڵێم حاڵەتێکی ڕوحی چاکی بۆ دروست دەبێتن. و بەتایبەتیش ئەگەر ئینسان ئیعتیکاف بکاتن ئەو دەشە و ڕۆژەی، یانەوەتە ئیحیای ئەو دەشەوەی بکاتەوە شەوانی قەدر، هەرچی کە پێداویستی و هەرچی کە احتیاجاتت هەیە بەرزی دەکەوێت بۆ لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. ئەوجا ڕۆژی جومعە لە هەفتەدا
تەماشەکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە ساڵێ یەک ڕۆژ زۆر گرینگە کە ڕۆژی عەرەفەیە، یەک مانگ گرینگە کە مانگی ڕەمەزانە، ئەو جار ڕۆژی جومعە لە هەفتەیدا لە هەموو ڕۆژەکانی دیکە پیرۆزترە، مبارەکترە و کاتێکی تێدا دوعای تێدا جێگیر دەبێتن. بەڵام یەک شتە برا شیرنەکانی خۆ دائیمەن تەماشە دەکەی بە تایبەتی لە ڕۆژی جومعەش کە زۆر دووبارە دەبێتەوە، کاتەکەی نادیارە، دەڵێ لە دوای عەسرەیە، بەڵام کەنجینە چ سعاتێکە تەحدید نەکراوە بزەوە دڵێ فڵان کە سعاتەیە، بۆی کە ئینسان جوهد بکاتن و دوعا بکات و خوای گەورە تەبارەک و تەعالە دوعاکانی قبول بکاتن. و کاتی سەحەر کاتێکە پێش نوێژی بەیانیان ئینسان ئەگەر بەخەبەر بوو ئەو کاتانە زۆر کاتی پیرۆز و مبارەکن، ثلوثی ئاخیری شەو ئەوانە ئینسان دوعا بکات لە خوای پەروەردگار بپاڕێتەوە، خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دوعاکانی جێگیر دەکاتن. ئەو جابرا بەڕێزەکانی خۆم هەندێک حاڵەتی دیکەن حاڵەتی پیرۆز و حاڵەتی مبارەکن ئینسان لە دەستیان نەداتن، وەکو بارانبارین، بەفربارین، ئەو حاڵەتانە دوعای تێدا جێگیرە، ئەو حاڵەتانە دوعای تێدا جێگیرە لە کاتی جیهادکردن لە پێناو خوای پەروەردگاردا، کاتێک کە هەردوو جەیشی مسلمانان و جەیشی کوفر و ئیلحاد ڕوبەڕووی یەک بوونەوە، لەو کاتەیدا دوعا قبولن. ئەلەو حاڵەتەیدا ئینسان دەبێت دوعا بکاتن و لە حاڵەتی سجوددا لە نوێژدا وەکو ئەبوو هورەیرە ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثروا من الدعاء. ئەوە لە بۆچیە برا شیرنەکانی خۆم لۆ حاڵەتی سونەتانە ئاگاتان لێبیتن، یعنی ئینسان ئەگەر ئیمان بوو ناکرێ مەسەلەن بێتن لە سوجدەدا بڵێ وەڵا ئەو فەرمودەی و بەرچاو کەوتو بێتن با زۆر دوعایان بکەم 10 دقە چارێگەکی لە سوجدەی هەڵنەسیتەوە هەر دوعایان بکاتن. ئەوە سەقەت حاڵی بوونە لە سیرە و ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، لە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوە ئینسان کاتێککە بۆ دەبێ ئیمامی خەڵکی دەبێ مڕاعاتی خەڵکی بکە، ئیوایە نەخۆشی ڕەبووی هەیە، ئیوایە نەخۆشی ڕەبووی هەیە، ئیوایە نەخۆشی تەنگە نەفەسی هەیە، ئیوایە نەخۆشی جیوبی هەیە، زۆر بمێنیتەوە هەناسەی پێنادرێتن، ناڕحەت دەبێتن، سەری دێشیتن، ئیوایە دەست و نوێژی پێڕا ناوەستیتن، ئیوایە بەپەلەیە هاتۆتە مزگەوتێ فەزیلەتی جەماعەتی لێ دەست نەچێتن، بەپەلە بێتن نوێژەکەی خۆی بە جەماعەت کات و بڕواتن. لەبەرەندێش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ ئەگەر نوێژتان بۆ خەڵکی کرد، جەماعەتتان بۆ خەڵکی کرد، مڕاعاتی هەموو خەڵکی بکەن، نوێژەکانتان بە خەفیفی بکەن. بەڵام خەفیفیەکە مانایەوە نییە و حەقی ڕکوع و سجود و ئەوەی پێ نەدەی، حەق خۆی پێ بدە، بەڵام مێ لەسەر حیسابی خەڵکی دیکە ئەو سونەتانە جێبەجێ بکەی. ئەو سونەتە ئەگە لە ماڵەوە بەتەنها سونەتت کردن زۆر بمینەوە لە سوجدەی و زۆر دوعا بکە، هەموو دوعاکانی خۆت لەوێن دەرێ بکە، هەموو دوعاکانی خۆت لەوێن دەرێ بکە و دوعاکانیش بە زمانی عەرەبی دەنوێژێدا بکرێن. خۆ فێری ئەو دوعایانە بکە لەبەرەوەی نوێژ بە غەیری زمانی عەرەبی دروست نییە ئینسان قسەی تێدا بکات، لەبەرەوەی عیبادەت و خواپەرستیەکی تایبەتە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە واجبی کردو لەسەر هەموو مسلمانان و لەسەر هەمووانەی کە پەیوەستن بە ئیسلامەوە. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم لە مابەینی قامەت و لە مابەینی بانگ و قامەتدا، یعنی ئەتوو کاتێک کە بانگ دەدرێ و قامەت دەکرێ مۆڵەتێکێ لە زۆربەی مزگەوتان 10 دقەیە چارێگەکە، ئەلەو نێوەندەیدا ئینسان دوعا بکات، دوعاکان جێگیرن، وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ الدعاء بين الآذان والإقامة لا يرد. ئەو دوعای لە مابەینی بانگ و قامەتدا دەفەرمێ ڕەت ناکرێتەوە. ئینسان ئەگەر یەک دوعاش بێ ئینسان دەبێ ئەوەی بکاتن. ئەو جابرا بەڕێزەکانی خۆم ئینسان کە دوعای کردن دەبێ
دوعاکانی وەکو بڵێ بە یەقینەوە ئیعتیماد لەسەرەوەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆی جێبەجێ دەکات دوعاکانی جەزم کاتن، یعنی نەڵێ خوایە ئەگەر بتەوێ لێم خۆش بە، خوایە ئەگەر بتەوێ ئیوهەم لۆ بکە، جەزمی کە، یعنی وەکو بڵێ بیبڕێنەوە دوعاکان، خوایە ئەو ئیشەم بۆ بکە، خوایە لێم خۆش بە، خوایە عەفوم بکە، خوایە قالبم ساقە، خوایە شیفام بدە، خوایە ئەگەر مەسلەحەت دەوێدایە شیفام بدەی شیفام بدە. ئەوی ناوێ ئەو خوردیە. دیسان دوعا برا بە ڕێزەکانی خۆم، پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام لا يقولن أحدكم اللهم اغفر لي إن شئت اللهم ارحمني إن شئت. خوایە ئەگەر دەتەوێت لێم خۆش بی، خوایە ئەگەر دەتەوێت بتەوێت عەفوم کە، ئەو شتانە نابڵێ خوایە لێم خۆش بە، خوایە عەفوم کە. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم لە ئادابی دوعا ئینسان نابێشتی زۆر خورکاتەوە. خوایە فردەوسی عەلام بە قسمەت کەی، خوایە لە ناوەندی فردەوسی عەلا خانوێکم بە قسمەت کەی، ئاوا بێ و ئاوا بێ و باخی ئەو شتانە ئەوە سنوور بەزاندنی دوعایە. ئەتۆ کە دەڵێ خوایە فردەوسی عەلام بە قسمەت کەی، خوای گەورەگە فردەوسی عەلای بە قسمەت کردی، مواسەفاتی فردەوسی عەلا هەموو شتێکیان تێدایە، پێویست ناکات و بە مواسەفاتەکەی دابچی. ئەو جابرا شیرنەکانی خۆم سێ جار دووبارەکردنەوەی یعنی یەکەمیان گوتمان عەزمی کاتن. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم ئینسان دەست و نوێژی هەبێ باشە، بە دەست و نوێژەوە بێتن، بە دەست و نوێژەوە بێ، لەبەرەوەی گوتمان ناڵێ مواجبە، بەڵام عولەما زۆری ڕەحمەتی خۆیان لێبێ دەفەرمون حاڵەتی دەست و نوێژ حاڵەتێکی دیکەیە، ئینسان بە دەست و نوێژەوە بێ نەکرد لە بۆ دوعا. ئینسان ئەگەر نەخۆشی چرکەمیزی و ئەوانەی نەبێتن، یان نەخۆشی ئەوەی نەبێت کە ئیواهەیە مەسەڵەن دەبینی زۆر نەخۆشی قۆڵۆن و ئەوانەی هەیە زۆر غازات و ئەوانە دەکا، ئینسان بەردەوام خۆی فێر کاتن دەست و نوێژی هەبێتن، چکە دەست و نوێژ بوون چەکی ئینسانی ئیماندارە، ئینسانی موسڵمانە. ئەو جار ڕوو لە قیبلەی بکاتن لە دوعاکانی، خۆی ئەوە نەکات، چکە ئیواهەیە تەماشا دەکەی دەستیا بەرزکردنی چاویش هەر لەولا هەر چاوێ دەولایەکە داخۆ چی دیارە تاخۆت سەکەن ئەوی هیچیەوە چوو چاوی بدو کابرا ڕوا چاویشە دەگەن سۆن دەستشان بەرکە دوعا. ئەو دوعانین. دوعا دەبێت چەند شەرتێکی تێدا بن. یەکەم ئەوەی کە بە زوبان دەیڵێ، دەبێت لە ناو دڵدا دڵ و زوبان و چاو و زیهن و دەست و هەمووی پێکەوە ئیتیفاق بێت، بزانی کە تۆ لە چێ دەپاڕێەوە، بزانێت تۆ چ دەڵێی، واش تاکە کابرا ئاوا نەکات، چاوی خۆت نزمکەوە، دەستی خۆت بەرزکەوە و ڕوو لە قیبلەی بکە و سونەتە ئینسان سێ جار داواکاریەکانی خۆی دووبارە کاتەوە. سێ جار هەر دوعایەکی کە دەیکەی دووبارەی بکەیتەوە. لەبەرەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم إذا دعا ثلاثا وإذا سأل ثلاثا. دەفەرمێ هەر دوعایەکی بیکرد با پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام، هەر داواکاریەکی هەبایە هەر ئەوەکی هەبایە سێ جاران دووبارەی دەکردەوە لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. بەڵام ئاگاتان لێبی پەلەپەلێ اللهم اغفر لي اللهم اغفر لي ئیوەنە، یعنی وا بکە دوعاکان بۆ خۆت لە خۆت حاڵی بی، پەلەپەلێ مەکە. وەکو ئێستا مەسەڵەن بەشێکی زۆری لە کوردەواری خۆمان خوا هەموو لایەکمان عەفوکە، تەماشای کە سوڕەتی فاتحا دەخوێنیتن قەناعەت بکە ئیواهەیە نییە بەقەدەر ئاەتێکی حەقی خۆی پێناداتن، هەر نازانی کو تەواوی کرد و دێتەوە ڕکوعی. ئەوە سنوور بەزاندنە بەڕاستی. ئەو جەبرا شیرنەکانی خۆم لە ئادابی دوعا ئەوەی کە ئینسان حەمد و سەنای خوای پەروەردگار بکا پێشی هەموو شتێکی کە دەستی بەرز کردەوە. اللهم لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك اللهم لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا ملء السماوات وملء الأرض. هەر بە شێوازێکی حەمد بێ. ئەو جا لە دوایوی سەڵەوات لەسەر پێغەمبەر بدەی عليه الصلاة والسلام، کە سەڵەواتت لەسەر پێغەمبەردا عليه الصلاة والسلام ئەو جا داواکاریەکەی خۆت چیشت هەیە. ئەوە ئادابی دوعان. ئیشەکەی خۆت وەکو گوتم سێ جاران دووبارە دەکەیەوە. ئەو جا دێی
کۆتاییەکەی بە سەڵەواتدان لەسەر پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کۆتایی پێدینی وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم دەبێبێی خواردنت حەڵال بێ، ئەوانە هەمووی هۆکاری دوعا قبول بوونن. خواردنت حەڵال بێتن و خواردنەوەت حەڵال بێ، جلوبەرگت حەڵال بێ، مەسکەنت ئەو شوێنێک کە تێدا دەژی حەڵال بێ، غەسب نەبێ، لەسەر عەرزی مزگەوت نەبێ. کوێستانەکە ڕوودە هوردە خەڵکەوە فەرقی بە عەرزی مزگەوت و عەرزی دیکە و بە حەڵال و حەرام و بە هیچ شتێکی ناکاتن، میهمەوە شتێکی بکەوێتە بەردەستی. ئەو جەبرا شیرنەکانی خۆم وەکو لە دەرسەکانی ڕابردووش باسمان کرد، نابێت دوعای قەتیعەی ڕەحم بێتن، نابێت دوعای قەتیعەی ڕەحم بێتن و نابێت مەسەلەن دوعای خراپ بکاتن، ئەوانە نەهی لێکراوە. ئەو جا خاڵێکی دیکەی زۆر گرنگ هەیە لە دوعا، نابێت پەلە بکەین لە وەڵامدانەوەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆ دوعاکانمان، نابێت پەلە بکەین لە وەڵامدانەوەی خوای پەروەردگار بۆ دوعاکانمان. دەفەرمێ پێغەمبەر عليه الصلاة والسلام أبو هريرة دفرمي أن رسول الله صلى الله عليه وسلم قال يستجاب لأحدكم ما لم يعجل يقول دعوت فلم يستجب لي. دەڵێ وەڵامی هەمانتان دەداتەوە خوای پەروەردگار ئەگە پەلەی نەکەن. پەلەکردنە کەسیە دوعام کرد وەڵامی نەدامەوە. وەکو گوتم لە دەرسی ڕابردوو، ئینسان نابێ خوای گەورە تاقی کاتەوە بڵێ دەبا دوعای بکەم داخۆ خوای گەورە لۆمەکایانەنا. مهم ئینسان قەناعەتت وابێ ئەو دوعایە بەلاش ناڕوە وەکۆ بە یەقینەوە کە دوعا دەکەی یەقینیشت بێ کە خوای گەورە وەڵامت دەداتەوە. چۆن؟ قورئان شیفایە، بەڵام کەسێک کە قەناعەتی وابێ کە قورئان مەسەلەن هیچ تەئسیری نییە، هەزار جاریش بخوێنی تەئسیری نابێت، بەڵام وەرە تەجروبەی کاتوو کە قەناعەتت وایە قورئان شیفایە، شوێنێکت بابێشی، شوێنی نەخۆشێکی بابێشی، وەرە سوورەتی فاتحای لەسەر بخوێنە 7 جارە، دەستی لەسەر دانێ، بەڵام بە قەناعەتەوە بزانە ئەگەر تەئسیری نەبوو وەرەگلەی ئەلۆ برایە دڵسۆزەی خۆت بکە، بەڵام بە یەقینەوە ها یەقینت بێ کە ئەوە شیفا، یەقینیشت بێ کە خوای گەورە شافیە. ئەو جەبرا شیرنەکانی خۆم ئینسان ناکرێ مدەیەکی زەمەنی دابنێ ئەها دەفەرمێ مالەم یوعەجل، پەلە پەلێ مەکە، پەلە پەلێ بانەکەم، ماوەکی دانێن وەڵای خۆیان من 2 ڕۆژان دوعایان دەکەم ئەگە بودەنا واز دینم. توانجارێ ئەسڵی دوعا بەلاش ناڕوات. 3 حاڵەت پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام، یان بۆ 2 ڕۆژ ئیستیفادەی لێ دەکەی، یان بەڵاو مصیبەتی بەقەدەر ئەوەی کە داوات کردووە زیاتریشت لەسەر دەفع دەکە، یان بۆ جێبەجێ دەکا کەواتە هیچ زەرەرت نەکردووەتەوە. ئەوجا ئینسان برا بە ڕێزەکانی خۆم بێتن لە دوعاکردندا کەلیماتی جوان و ینی هەندێک کەلیمات هەن ئینسان زۆر وەکو ئێستانە کە کۆمەڵە وەکو فەلسەفیات و ئەوانە قڕس نەکاتن، کەلیماتی سادە چووکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وەکو گوتم لە هەموو زمانێکی حاڵی دەبێتن. پێویست ناکە هەندێک کەلیمات و شتوالە کابرا بەکاربینێکە 1000 کەس گوێی لێبی کەس نزانێت خۆ چش دەڵێتن. وەکو گوتم ئەو زۆر ڕازاندنەوە و زۆر درێژکردنەوە ئەوانە بەڕاستی پێچەوانەی سونەتی پێغەمبەرن عليه الصلاة والسلام. و بە تایبەتیش لە ڕەمەزاناندا ئەو ئیمامانەی کە نوێژ دەکەن و لە قنوت لە دوعای قنوتی دوعای قنوتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بخوێنەوە زۆر کورتە. اللهم اهدنا فيمن هديت، ینی 2 دقان ناباتن کۆتایی دێتن. ئێجاری وا هەیە کابرا خوا عەفوی کاتن، ینی نیو سعاتی خەڵکی ڕادەگریتن، نیو سعات معقول نییە وە کاکە، وەڵڵاهی پێچەوانەی سونەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام کاکە بڕۆ بۆ خۆت 1 سعاتی دوعایە بکە،
بەڵام خەڵکی دیکە ناچار دەبی کابرا دانیشیتن 4 مەشقەلەی دانیشیتن. لەبەرەوە خواز یارم کە ئیلتیزاممان بەو ئاداب و بەو شێواز و دوعاکردن و اهتیمامی زۆری پێ بدەین بۆ تەزکیەی نەفسمان و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا عاقبەتمان خێر بکاتن. لە دەرسیدا دێوە خاڵی چوارەم بۆ شیفای دڵ و دەروونەکانمان سەڵەواتدان لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و مەکانەتی سەڵەوات لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و پاداشتی سەڵەوات لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆی کە گرنگی خۆی پێ بدەین لە دەرسێکی داهات و باسی دەکەین. وصلی اللهم علی محمد وعلى آله وصحبه وسلم.